الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێم خۆشە باسێکی گەشتبینی و ئومێد و ئاوات بکەین لە ڕوانگەی ژیاننامەی پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسسەلام. کاتێک کە غەزای خەندەق ڕووەدات بەردێک هەرچی ئەکەن دەرناچێت، هەڵناکەن دێت. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام خۆی بانگەکەن کە قوڵنگە ئەدا لە بەردەکە لە هەر جارە و بڵاچەیەک ئەدات، لە بڵاچە یەکەما فەرمێ مژدەتان لێبێ کلیلەکانی شاممان پێ ئەدرێت، و لە جاری دووەما فەرمێ مژدەتان لێبێت کلیلی وڵاتی فارس و سەرکەوتن بەسەر فارسا پێمان ئەدرێت، لە جاری سێهەما فەرمێ کلیلی وڵاتی یەمەنمان پێ ئەدرێت، یعنی ئەو وڵاتە ئازاد دەکەین. لە مشریکەکان و هەندێک لە منافقین ئەڵێن ئێمە دەوری مەدینە گیراوە بە مشریکین، هەموو عەرەب دەورمانیدا خەریکە لە ناومانەدات، کەچی پێغەمبەر مژدەی وڵاتی فارس و شام و ڕۆم و ئەمانەمان پێدات. و لە حەدیثێکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابە داوای لێکەن دوعامان بۆ بکە لە مەکە، کاتێکە لە مەکەن باخوا ئەم زوڵمە لەسەرمان لابات. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمێ ئێوە پەلە ئەکەن، ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بێت خەڵک لە سەنعاوە بڕوا بۆ حەزرەمەوت، شوێنێکی مەترسیدار و چۆڵەوانی بووە، لە خوا و لە گورگ نەبێت لە هیچ نەترسێت. ئەمانە هەمووی مژدەیە، ئومێد و ئاواتە. پێغەمبەران هاتوون تاوەکو ئومێد و ئاوات بە ئێمە ببەخشن، پێمان بڵێن هەمیشە لەگەڵ تەنگیەکانە ناڕەحەتیەکانە خۆشی و ئومێد و ئاوات هەیە. بۆیە لە قورئانە فەرمێ ئین مع العسر یسرا فإن مع العسر یسرا، و لە فەرموودا هاتووە فەرمێ هەمیشە لەگەڵ یەک ناخۆشیە دوو ئومێد و دوو خۆشی هەیە. و لە قورئانیشا فەرمێ سيجعل الله بعد عسر يسرا، هەمیشە خوا دوای تەنگیەکان خۆشی دێنێت. یعنی پێغەمبەران هاتوون ئێمە خوای پەروەردگار بە ئێمە بناسێنن، خوایە کە ئەو پەڕی بەڕەحمە و ئەو پەڕی دەسەڵاتی بەسەر هەموو شتێک هەیە. تۆ پەیوەندی لەگەڵ خوایەکی وایە، ئەتوانێت هەموو یاساکانت بۆ بگۆڕێت، هەموو تەنگی و ناڕەحەتیەکانت بۆ بگۆڕێت. ئەمە ئەبێ ئومێد و ئاواتت پێ ببەخشێ. ئەمە و ئیسلام هاتووە کە تا پێت بڵێ ئەم دنیا کۆتایی دێت، بەڵام بەهەشتێک هەیە وێنەی نییە، هەموو ئومێد و ئاواتەکانت لەوێدانە، دنیا بۆ کەس نامێنێت. و ئیسلام هاتووە پێمان ئەڵێت تەوبە بکە، ئەو کەسانەی کە گوناهبارن ئومێدتان هەیە، ئەگەر تەوبە بکەن خوای گەورە لە هەموو گوناهەکانتان خۆش دەوێت و ئەتان خاتە ڕی ئەو کاروانە گەورەی ئیمانەوە. ئەمانە هەمووی ئومێد و ئاواتە، یعنی وانیە تۆ یەک گوناه بکەیت و ئیتر خوای پەروەردگار دەرت کات لە ڕەحمەتی خۆی. ئیسلام هەمووی ئومێد و ئاواتە، پێغەمبەران بۆ ئەوە هاتوون. وخوای گەورە لە قورئانە فەرمێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون، تەنها ئەوانەی کەوا کافرن مەیوسە بن نائومێدە بن لە ڕەحمەتی خوا. و لە قورئانە فەرمێ ومن يقنط من رحمة الله إلا الضالون، لەسەر زمانی ئیبراهیم عەلەیهی السلام کێ نائومێدە بێت لە ڕەحمەتی خوا ئیلا گومڕا و خراپەکان نەوێت. خۆشەویستەکان، بەڕاستی هەر کاتێ تۆ ئومێدی خێر و جوان بە خوای پەروەردگار ببیت، خوای پەروەردگار ئەوەت بۆ ئەکا. لەبەرەوە هەمیشە هەوڵ بدەین گومانی خێر ببین. لە کاتی تەنگانی و ناڕەحەتیەکانە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تەبیعەتی وا بووە، دەموچاوی دەروشاوات و هەمیشە ئومێد و ئاواتێکی هەبووە بۆ خەڵک. بۆیە ئەفەرمێ هەمیشە با گومانی خێرتان بێ بەخوا، هەوەختێ گومانی خێرت بێ بەخوا، خوای گەورە ئەو گومانە خێرت بۆکە. پەنا بەخوا ئەگەر گومانی خراپتیش بێ هەروە. لەبەرەوە هەوڵ بدەین ئەوە بکەین. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمێ بەشیروا وەلا تونەفیروا، هەمیشە مژدە بدەن، هەمیشە ڕەشبین مەبن، هەمیشە گەشبین و بە ئومێدەوە قسە بکەن، چونکو تۆ مامەڵە لەگەڵ خوایەکە کە ئەم گەردوونە هەمووی بەدەست ئەوە، هەرچی خێر و شەڕێ بەدەست ئەوە. هەمیشە بە مژدە بەخش بین. و پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمێ مژدە و گەشبینیم پێخۆشە. ئەمە پێغەمبەری خوایە، لە خۆی قسە ناکە، بە هەمیشە لە ژیانمانە مژدە دەربین و گەشبین بین. کەسێک کە نەخۆشە، پێغەمبەر صلی الله عليه وسلم چێتە لای ئەڵێ لا بەئس طهور إن شاء الله، پاکە بیتەوە إن شاء الله لە گوناهەکانت و لە نەخۆشینەکانت. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر کوێ ناوێکی خراپە بینێت، ناوێکی جوانتر و ئومێدبەخشی پێ ئەبەخشێت. و زۆرێک لە سەحابەکانی
ناوی گەورە و جوانیان بۆ دائنات الصدیق الفاروق وهكذا ئەم هەموو ناوە جوانە لە سەحابەکانە نات. ئێمە پێویستە هەمیشە گەشتبین بین. کەسی گەشتبین دائیمە چەند خاڵێکی زۆر خۆشی تایە. یەکەم هەمیشە دڵی خۆشە، چونکو ئەگەر چی لە ناو تەنگانە و ناڕەحەتیە ئەزانێ خوایەکەی ئەتوانێ هەموو یاساکانی بۆ بگۆڕێت. ئیبراهیم عەلەیهی السەلام لە ناو ئاگرە، ئاگری بۆ کاتە سەلامەت و خۆشی. موسا عەلەیهی السەلام لە بەردەم لە پشتیانەوە فیرعەونە لە بەردەمیانەوە بەحرێکی گەورەیە، هەموو یاساکانی بۆ گۆڕێ ڕزگاریانەکەوە فیرعەون لە ناوەدا. هەمیشە با ئومێد و ئاواتمان بێت. کەسی موسڵمان نابێت نائومێد بێت. نائومێدی علامەتی خراپە، یعنی ئیمان کزی ئەو کەسەیە پەنا بەخوا یا گومڕاییە یا بە جوانی خوا ناناسێت. کابوو وەختی ئومێد و ئاواتمانێت دڵمان خۆشە. و کەسێک ئومێد و ئاواتی بێ هەمیشە عەزم و ئیرادەی بە قووەتە، هەوڵەدا شکست ناخوا ئەڵەسێتەوە. لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئومێد و ئاوات بۆ خۆمان دروست بکەین، چونکو ئێمە لەگەڵ خوایەکی عەزیمە مامەڵاکەین. و خاڵی سێهەم ئومێد و ئاوات بەخشین و ئومێد بوون و شکست نەخواردن و دائیمە ئومێدت هەبێ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو قودوە و پێشەنگ و مامۆسای ئێمەیە. و زۆر جار ئەبێ ئێمە شکستەکان بگۆڕین بە سەرکەوتن. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە لە ئوحدا شکست ئەخوان، دوای کەمێک کە خۆیان کۆکەنەوە هەر بەو جێشە ئەکەوێتە سەر جەیشی موشریکین و قوڕەیش و شکستەکە ئەکاتە سەرکەوتن. بۆ جارێکی تر تەماح نەکەن بێنەوە سەر موسڵمانان و شکستەکەی خۆیان ئەکاتە سەرکەوتن و سەرکەوتنی ئەوانیش ئەگۆڕێ بۆ شکست. یعنی ئێمە نمونەمان زۆرە لە ناو مرۆڤایەتیە، خەڵکێک هەبووە هەوڵی داوە شتێک بدۆزێتەوە، دەیەها جار و سەدەها جار هەوڵی داوە تا ئاخر جار ئەو شتەی دروست کردووە. ئینسانی ئیماندار ئەبێ دایمە ئومێد و ئاواتی هەبێ و هەرگیز شکست نەخوا و شکستەکان بکاتە عیبرەت و دەرس و هەوڵدا ئەو شکستانە بکاتە هۆی سەرکەوتن و دەستکەوتن. داواکارم خوای پەروەردگارمان کاتە کەسێک کە هەمیشە خاوەنی ئومێد و ئاوات بین و دڵەکانمان بەسینە خوای پەروەردگارەوە و هەوڵیش بدەین بەڕاستی شکستەکانمان بکەینە سەرکەوتن و دەستکەوتن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.